دیارە ئێمە بۆ ئەم ساڵ بۆ یادی 28 ساڵی ڕاپەڕین کۆمەڵێک کار و چالاکی هونەریمان هەیە. کار و چالاکی هونەرەکان هەوڵشمان داوە بە شێوەیەک بێ بەڕاستی جیاواز لە ساڵانی ڕابردوو. مەراسیمەکە بەم شێوە دەست پێ دەکا ئێمە لە کاتژمێر 8:30 بۆ 9:30 مراسیمی تاجەگوڵینە و وتاری حکوومەت دەبێ. دواتر تاجەگوڵینەی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان پەرلەمان چ پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق دوای تەواوبوونی ئەمە دەچین لە هۆڵی مرور لەوێ پێشەنگای شەهیدان دەکرێتەوە شەهیدانی ڕاپەڕین و هەروەها پێشەنگای ئەرشیفی یادی ڕاپەڕین و پێشەنگای فۆتۆگرافەران. دواتریش لە 10:00 بۆ 11:00 و ئەمە کۆنسرتی گۆرانی و مۆزیکمان هەیە کە لەلایەن پەیمانگای هونەرە جوانەکانەوە جێبەجێ دەکرێ و بە سوپاسەوە کە ئەم ساڵ هەستاون بەم ئەرکە و بۆ دوای نیوەڕۆکەش ئێمە مەراسیمی چالاکی وەرزشی وانەمان هەیە هێچی چند لە بەردەمی پارکی دەواازە دەبێ ماراسۆنێکەوە چالاکێشکەمان لە نێو پارکی باخی گشتی دەبێ ئەویش چالاکی کۆنفۆیە. واروها ئێمە بۆ ئێوارەکەش چەند چالاکیێکی تری وەرزشیمان هەیە بۆ شەوەکەش ئێمە چالاکی دیداری شەعر و هونەر لە زانکۆی ڕاپەڕین بۆ ساعت 7 شەو دەمان بێ.